سڕەی وەرگرتنی بنزین لێرەوە دەست پێ دەکات. هەموو ئەوانەی بنزین وەردەگرن دەبێت ئەم سڕە دوور و درێژە ببڕن. هۆکاری ئەم قەرەباڵغیە گرانبوونی بنزین لە هەرێمی کوردستان و بنزینخانە ناحکومیەکانی کەرکووکە کە وای کردووە بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ بەدەستخستنی بنزین ڕوو لە کەرکووک بکەن. لە دەرەوە گرانە لە حکومەکانە 450 زۆری فەرقە تقریبا لێوێ بە 950 و بنزینخانە نازانێ ئیتر لێرەش بە 450 و هەمان بنزینشە هەر یەکشە. باشە تا چەند بێزاری کردم سرە زۆرە؟ وەڵڵای زۆر بێزارین لە هەموو پازگانی عێراق لە خواروشەوە یعنی بەس لە کەرکووک ئەم سرەگرتنەوە بیتاقەیە هەیە یعنی لە کێشەی بنزینیان نییە بەڵام ئێمە بەهۆی معین هەرێمی کوردستانەوە ئاو سنوورین لەم بینەیە ئیتر قوربە سەرەکە بۆ ئێمە ماوەتەوە. بەس لە کەرکووک وایە ئێستا لە کەرکووکە پەڕێت کەس عێراقی بە بنزینەوە نییە هەر کەس بەحسی بنزین ناکات چ بنزینخانەیەک 4 جێرەکان بەرە کەس قسەناکرێت. تۆ چەندێکە لە بنزینەوە سەر وەستاوی؟ ئێستا نێزگەی سەعاتێکە ڕاوەستاوە. قەڵەباڵغی سیارە گەڕێتەوە دوایە ئەو حسەیە کە دێ بۆ کەرکووک کەمە ئەگەر جاران حسە زۆر بوو سەرش کەم بوو ئێستا لەبەر ئەوەی حسە کەمە بۆیە ئاوا سەرەی بنزینش قەڵەباڵغ. ڕۆژانە لە سەعات 7 بەیانیەوە تا 7 ئێوارە هاوڵاتیان دەتوانن لە ڕێگەی پستولەی تایبەتەوە بنزین وەربگرن. کەرکووک تاکە پارێزگای عێراقە کار بە پستولە دەکات. ڕۆژانە 1100 بۆ 1300 مەتر سێجا بنزین لە ڕێگەی 27 وێزگەوە دەدرێت بە هاوڵاتیان. بەڵام قەرەباڵغی سرەی بنزینخانەکان بەردەوام ڕوو لە زیادبوونە. وەڵای بنزین نییە بنزین کەمە. لە کەیەوە تۆ وەستاوی تا ئێستا؟ وەڵاوەتە نزیک ساعتێکە ئەوتر ساعتێکە ڕاستام. وەڵی ساعتی زیاترە. تا چەند نیگەرانی کردوونم سرە زۆرە؟ وەڵی زۆر بێزارین ینی هیچ کێشەیەکیش نییە هەر خۆیان وایان لێ کردووە. لەم راپۆرتەدا هەوڵماندا لێدوان لە بەڕێوەبەری کۆمپانیای دابەشکردنی بەرهەمە نەوتیەکانی کەرکووک وەربگرین بەڵام بەردەست نەبوو. بە پێی زانیاریەکانیش ئۆتۆمبیلی تایبەت هەفتانە 50 لیتر بنزین وەردەگرێت و تەکسی 90 لیتر و بار هەڵگر 80 لیتر بۆ هەر لیترێکیش 450 دینار لە هاوڵاتی وەردەگیرێت. دوای وەستانی پاڵاوگەی بازیانیش لە ئێستادا کەرکووک پشتی بەستەوە بە پاڵاوگەکانی بێجی و بەغدا و کار بۆ دابینکردنی بەشە بنزینی پارێزگاکە. کارۆن محەممەد کورساد نیوز کەرکووک.